سڵاتان لێبێ ئازیزانم کاتەوە و کاتێکتان شاد و کامەران بێ خۆشحاڵین لا خولێکی نوێی گفتوگۆی پایتەخت لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر بادیداری ئێوەی ئازی شادەبینەوە. لە ماوەی 21 ساڵی کارکردنی پەرلەمانی هەرێمی کوردستان ئایا تا چەند توانیوێتی سەرکەوتوو بێت لە ڕۆڵ و ئەرکەکانی پەرلەمانی کوردستان تا چەند ڕۆڵی چاودێری بەسەر دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بینیوە. بۆ ئەم مەبەستا میوانداری هەر یەک لا بەڕێزان کاک جەمال تاهر ئەندامی پەرلەمانی کوردستان، هەروەها کاک سەرهەنگ فەرەج ئەندامی پەرلەمانی کوردستان و کاک ئەیاد خالێد بەڕێوەبەری ڕێکخراوی تۆژینەوە و پەرەپێدان بەخێراتنتان دەکەین بۆ ستۆدیۆکانمان لە شاری هەولێر. سەرەتا با پێکەوە ئەم راپۆرتە ببینین کە هاوکارمان بەرزان حەسەن ئامادەی کردووە. لە ساڵیادی تێپەڕبوونی 21 ساڵ بەسەر یەکەم هەڵبژارنی پەرلەمانی کوردستان، ئەندامانی خولەکانی پێشووی پەرلەمانی کوردستان و سەرۆکی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان ڕەخنە لە هەر سێ خولی پێشووی پەرلەمانی کوردستان دەگرن و دەڵێن هەرچەندە لە ساڵانی ڕابردوو بە سەدان یاسا لە پەرلەمان دەرچووە، بەڵام بەشێکی زۆری یاساکان جێبەجێ نەکراون و لەسەر ڕەفەکان دانراون و تۆزیان لەسەر نیشتووە. ئەوەی کە تێبینی دەکرێت و زۆر باسی ئەو کەم و کوڕیانەش دەکرێت و دەکرا زیاتر بەدەوەداچوون بکرێت، دەکات زیاتر چاودێری بکرێت، چاودێری دەسەڵاتی جێبەجێکردن جێبەجێکردنی یاساکان ئەوەی خۆی دەری کردووە. بۆیە لەم ڕۆوە ڕاستە یاسا زۆر دەرچووە، بەڵام وەکو ئەوەی کە بە تەواوەتی بەدەوەداچوون و متابعە کرابێ بۆ ئەم یاسانە، یعنی دەکرا باشتر بۆیە. لە ڕاستیدا پەرلەمان هەوڵی باشی داوە، لیژنەکانی پەرلەمان بە تایبەتی لە خولی سێمەوە زۆر باشکەوتونەتە گەڕ و بە دوای جێبەجێکردنی یاساکانەوە دادەڕۆن، بەڵام کێشە لەوەدا کە یاساکان وەکو پێویست جێبەجێ ناکرێن، دەستگاکانی جێبەجێکردن وەکو پێویست کار ناکەن بۆ پیادەکردنی ئەم یاسانە لەسەر ئەرزی واقع، و هەندێک لەو یاسانە هەندێک خەڵک لەوانەیە هەر نەشی بیستی کە دەرچوو لە پەرلەمانی کوردستان. بە بۆچوونی یاساناسانیش جێبەجێ نەکردنی یاساکان بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە، لەوانەش بوونی هەیمەنەی هەردوو حیزبی فەرمانڕەوا پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەسەر دام و دەستگا حکومیەکاندا، هەروەها کەم ئەزموونی و زانیاری ئەو ئەندامانەی پەرلەمان کە لەلایەن حیزبەکانەوە دەستنیشان کراون. ئەمە سەرەڕای ئەوەی زۆرێک لە کەسە حیزبیەکان خۆیان لە سەرووی یاساوە دەبینەوە. ئەو شخصانەی کە لە ناو پەرلەمانن، ئەندامانی پەرلەمان، سەرۆکایەتەکەی، هەر هەمویان دەتوانین بڵین تا ڕادەیەک لە چاو حزبە سیاسیەکان خەڵکی بێهێزن، بۆیە ناتوانن خەڵکە بەهێزەکانی ناو حکوومەت تووشی لێپرسینەوە بکەن، با بڵین حتا لە پارتەکانی سەر بە ئۆپۆزیسیۆنیش شخصی یەکەمی ناو حزبەکە نایەتە ناو پەرلەمان، یان مەکتەب سیاسیەکە نایەتە ناو پەرلەمان، لەبەرەوەی مەکتەب سیاسیەکانی حزبەکان خۆیان لەوە زۆر گەورەتر دەبینەوە بمن بە ئەندامی پەرلەمان. لە ماوەی ڕابردوودا هاوڵاتیان و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن تەنانەت زۆرجاریش خودی بەرپرسانی باڵای هەرێم هەمیشە باسییان لەوە کردووە گەندەڵی و نادادپەروەری و نایەکسانی لە ناوخۆ و دەرەوەی دام و دەستگاکانی حکوومەت بە ئاشکرا هەیە، بەڵام تا ئێستا پەرلەمانی کوردستان کە یەکێک لە ئەرکەکانی چاودێریکردن و بەدواداچوونی یاساکانە نەیتوانیوە تەنانەت یەک فەرمانبەریش لەسەر کەیسی گەندەڵی دوور بخاتەوە لە کارەکەی. دیارە بێت گەلەوەی پەرلەمانی هەرێمی کوردستان ئەو یاسانی کە جێبەجێ دەکاتن زۆرێشتر لە کارەکانی مۆنیتەرینجی ئەو پەرلەمانە ئەو یاسانەیە کە دەیکاتن، و دیارە لە هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان نەیتوانی ئەو دەورەی ببینێ. زۆر کەس لە هەرێمی کوردستان کە لایەنی جێبەجێکردن خۆیان لەسەرەوە یاسا دەبێنێتەوە، دەبینن کە لە پەرلەمان بینیمان لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک وەزیر و ئەو کە بانگەشتی پەرلەمانی هەرێمی کوردستان کران بە چەپڵە ڕێزان جارشتی مستاقیەتی کارکردنیان پێدراوە. ڕۆژی 19 ئایاری 1992 بۆ هەڵبژاردننی یەکەم خولی پەرلەمانی کوردستان بەشێکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوویان لە سندوقەکانی دەنگدان کرد. تا ئێستا هەرێمی کوردستان سێ خولی پەرلەمانی بەخۆوە بینیوە. خولی یەکەم بەوە ناسراوە کە بەردی بناغەی کاری پەرلەمانی و حکومڕانی کوردستان دانرا. خولی دووەمیش خولی تێکەڵکردنی ئیدارەکان و ڕێخستنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بووە. خولی سێمش خولی دروستبوونی ئۆپۆزیسیۆن و قۆناغێکی نوێی خەباتی پەرلەمانی دیموکراسی هێنایە ئاراوە. جارێکی تر بەخێراتنتان دەکەم لە راپۆرتەوە دەست پێکەین کاک جەمال، ینی چاودێران هەندێک ڕخنیان هەیە لە هەر سێ خولی پەرلەمان، ینی تۆ چۆن ئەرکەکانی پەرلەمان لە هەر سێ خولەکە دەبینی؟ ئایا لە ماوەی 21 ساڵی تەمەنیدا پەرلەمان توانیوێتی چی بکات؟ پێشێکی سۆپاسان دەکەم، من بەش بە حالی خۆم دەتوانم
کە من معایشەی وەزعێکم کردی لەناو بەرلەمان بوومە پەرلەمانتار و ئیشی بەرلەمانی پێی دەتوانم حکم زیاتر لەسەر ئەوە بدەم ئەوەی تر احتیمالە ئەوە کەسانی تر هەنە زیاتر تایبەتمەندن و پەیوەندی بەو ئیشە هەیە ئێمە ئەگەر بێن و کیانێک یان هەر موەسسەیەک تەقییم بکەن یعنی هەڵسەنگاندنێک بۆ بکرێت ئێمە نابێت ینی ناکرێت ئێمە ئەو کیانە یان ئەو موەسسە با بڵێن بەدەر لە دەوروبەری تەقییم بکرێن ئێمە دەبێت سەیری پارچە بکەن لە ناو کولەکەی یعنی پەرلەمان وەک دەستگایەک وەک موەسسەیەک لە ناو هەلومەرجێک ئیش ئەکەتن ئەگەر بێن بەو ئاقارەدا بڕون تەقیمەکە بەو لایە بڕواتن یعنی ئەتوو تعامل لەگەل بەرلەمان بکەی وەک بەشێک لەو کۆمەڵە چ کۆمەڵی سیاسی بێت چ کۆمەڵی اقتصادی بێت چ کۆمەڵی کۆمەڵایەتی بێت ئەگەر بێ سیر بکەی پەرلەمان حتا ڕادەیەک من ناتوانم بڵێم 100% دەوری ئیجابی بۆ یان دەوری بڵێن هیچ کەم و کۆری نەبوونا بەڵام تا حدێک بەرلەمان توانیتی ئیش و ئەرکەکانی ببەتە سەرێ بەپێی ئەو هەلومەرجی بەرلەمان لە ناوە ئیش دەکەتن ئێمە بە خۆمان باش ینی دوور نەچن ئێمە دوور نەچن بەرلەمان و پێکهاتەی بەرلەمان پێکهاتی حزبەکانە بیمانەوێت نامانەوێت ئەگەر ئەمن احتیمالە بە قایمێکی تایبەت هات بەمە سەرخۆ هات بەم احتیمالە من هات بەمان بەرلەمان ئەوە حزبێکە من تەرشیح کردی کاک سەرهەنگ بڵێن حرەکەیەک تەرشیحی کردی ئەوانەی تر وهاکەدا ئیدەن ئەو بەرلەمانە دەرهاوشتەی چییە؟ دەرهاوشتەی با بڵێن عملیەکی انتخابیە کە لە 25 حوت دەست پێ کردیەم و ئەوانەی ئێستا لە ناو بەرلەمانن تەمثیلی ئەحزاب دەکەن تەمثیلی با بڵێن بزۆرنەوان دەکەن هەر حرەکەیەک هەر پارتێک هەر حزبێک هەر لیستێکی انتخابی لە کاتی انتخابات وەک ئەگەر نەچینە زۆر تەفاسیلانێ ینی کەواتە ئەمەوە ئەکات کە پەرلەمان کاراتر بێ یان کارانە بێت ینی ئاخری ئەوە کە نوێنەراتی ئەم هەموو حزب لایەنە نعم تەمثیلی ئەوەنە تەمثیل ملەتیش دەکەت لە ڕێگەی قاعیدەی حزبی چونکە ئەوانە ئەو خەلکەیە هەر پارتی و ئێکەتی و گۆرانە و شۆعیە و کۆمەڵە و با بڵێن حتا دوای هەر ئەو خەلکەیە دەنگی بەو گرۆپانە دانیان بەو ئەحزابانە داین کە ئێستا پێکهاتەی بەرلەمان دێتن لەوانەیە حتا حدێک ینی بەرلەمان نەیتوانی بتن ئەوەی پێویست لە سەرشانی بکەتون ئێمەش نابێ هەموو شتێک فرەدەنە سەر بڵێن مەسئولیەتی بەرلەمان و بەرلەمانتاران چونکە ئەوانش بەپێی با بڵێن سیستەمێک بەپێی هەلومەرجێک ئیش و خۆیان دەبنە سەر مەسەلەی ڕقابە وڵای ئەوە ئیشی بەرلەمانتارە ڕقابەیە کاری سیاسیە بڵێن پەیوەندی لەگەل جەماوەرە ئەمە هەرسێ بڵێن ئەرکەسە تەشریع لایەنیانە زۆر سەرکەوتوو بووە لە کاری ڕقابی پەیوەندی وڵای من بڵێن احتیمالە لەگەل جەماوەر حتا حدێک باش بوو لە لای تەشریعیەوە تقریبا بڵێم ئەو خۆڵە کە ئەمن هاتیم تەشریعی زۆر دەرێنە بۆ نمونە حدودی 56 قانون و تعدیل قانون و قرار ئەوانە دەرێناینە زۆربەی زۆری ئەم قانونە پەیوەندی بە ژیانی خەلکیش بوو من ناڕوومە تەفاسیل بۆ نمونە سلفەی زەواجە سلفەی مەشاریعی کشکەکانە مەشاری سەغیرەیە با بڵێن تەمینی سەکەنە بۆ هاوڵاتیانی کەم دەرەمەوە وإلى آخره من ناڕوومە و تەفاسیلە لە مەجالی تەشریعی زیاتر ینی بڵێن کاراتر بوو کاک سەرهەنگ تۆ ئەگەر خوێندنەوەیەک بۆ کاری پەرلەمان بکەیت لە ماوەی 21 ساڵی ڕابردوودا لەکوێ بەهێز بوو لەکوێ کارەکانی لاواز بووە دیارە زۆر سپاس من ئەگەر ئێمە سەری پەرلەمان بکەین وەک ئەوەی کە موسسەیەکی گرنگە لە هەموو دنیاوە خاوەنی دەسەڵاتە لەو ڕوانگەوەیە کە من پێم وایە بەڕێی خۆم ئەگەر لە کۆمەلگەی ئەوروپی لە کۆمەلگەی غەربیە گۆڕانکاریەکان هەڵقڵاوی کۆمەلگە بن لە ڕێنسانسێکەوە گۆڕانکاریەکان ڕووبنەوە من قەنەعەتم وایە لە شەرقا گۆڕانکاریەکانە بێت لە ڕێگەی دەسەڵاتی سیاسیەوە بێ بەڕاستی دەسەڵاتی سیاسیش هەمومان نەزانین مثلا پەرلەمان چه ڕۆڵێکی سیاسی گرنگی هەیە لە هەر مجتەمەیەکە ئێمە ئەگەر بگەڕێنەوە لەم 21 ساڵی ڕابردووە تەماشا بکەین پەرلەمانی کوردستان بە ڕۆڵی خۆی هەڵساوە بێگومان بە ڕۆڵی خۆی هەڵساوە پەرلەمانی کوردستان کەم تەرخەمێکی زۆری نواندووە
ئەوەندەی کە بە دیوەسیلڤەکە دەوری بینیەوە بەداخەوە لە ڕابردووە ئەوەندە دەوری ئیجابی نەبووە ئەوە نەیتوانیوە کەلتورێکی پەرلەمانی بۆ ئەم میلەتەی ئێمە دروستکە کە ئێمە مەسەن 21 ساڵ پاشخانێکی کەم نییە ئەگەر ئەو کەلتورە پەرلەمانە دروست بووە حتمما ئێمە لە خولی سێمە دوای 21 ساڵ ئێمە مەتوانین ئیسفادەیەکی زۆری لێ بکەین و بۆی دقیق لەسەر پرسیارەکەت من بوەستم هەموو خەڵکی کوردستانی ڕەنگە و شایەتێ بن کە ڕۆڵێک گەڕابێتەوە بۆ پەرلەمانی کوردستان کە نیسبەتێک چوونە پێشەوە هەبێ بەڕاستی ینی فۆکس ینی زوم چوو بێتەوە سەر پەرلەمانی کوردستان لەم خولا بوو بە تایبەتی ئەوەش پەیوەندی بەوە هەبوو کە بۆ یەکەم جار لە هەرمی کوردستان ئۆپۆزیسیۆن دروست بوو لە ناو پەرلەمانە و هێزێک دروست بوو لە ناو پەرلەمانە کە ئەو سەکۆی بەکارهێنا بۆ دەرخستی کەم و کوڕەکان و بۆ ئەوەی بە هەموو لایەک بڵێ ئەوە منم لێرە معارەزەم ئەوە زۆرینە خراپەکە من کەمینم ئەگەر ئەم جارە من بم بە زۆرینە باشترێک کەواتە ینی واقعی کوردستان وای کردووە کە پەرلەمان لە دوو خولی پێشووترا لاوااستر ببینرێت لە خۆلی سێم یا خۆت ینی وەکو یەکن جیاوازیانی بەڵێ بەداخەوە تاوان خولی یەکەم وەکو لە راپۆرتەکە شامەژەی پێدرا بوو ینی دانانی بەردی بناغەیەک بوو ینی ئەساسێک بوو وەڵام بەداخەوە هەرزوو شەڕی ناوخۆ ئەو خەونەی توانین بڵێن لەبار برد بەڕاستی ئەوەیشی کە ئومێدی لەسەر هەڵچنرا بوو ئەوەشی کە هەنگاوێکی بۆ نرابوو هەمووی تێک چوویەوە و خولی دووهەمیش خولی تەوافقاتی سیاسی و خولی تێکەڵکردنەوەی حکوومەت خولی ئەتوانین بڵێن درێژە پێدانی 50 بە 50 بوو کە تا ئێستش تەسیرێکی سلبی زۆر خراپی لەسەر ئەم خولەی پەرلەمانیش بەجێ هێشتووە بە تەکیدی و تەجاوزی ئەو مەرحەلەیە نەکراوە کە ئەو واقعی کە لە پێشترا هەبوو دەستخۆش کاگەیات ینی زۆر جار چاودێران ڕخنی توندیان لە خولەکانی پێشوەگەر بە تایبەتی خولی دووەم کە تەمەنی درێژتر بوو لە خولی یەکەم و ینی هەموو لایەنە سیاسیەکان لەم پەرلەمانەدا بەشدار بوون ڕخنیان ئەویان نەگر کە ینی ئەندام پەرلەمانەکان بێ هەڵوێستن ینی هەمیشە دەست بەرزەکەنەوە بۆ یاساکان و ئەرکێکی کیان نییە ینی ئێوە چۆن مراقبەی پەرلەمانتان کرد لە خولی دووەمە سوپاس دەکەم لە بۆ میوانداریە سەبارەت بە ڕۆلی پەرلەمان بە تایبەتی لە خولی دووەم بەڕاستی ئێمە بڵێن حالی حاضر ئەمە پرۆژەمان هەیە بۆ چاودێریکردنی ئەدای پەرلەمان لە خولی سێمی بۆیە ئەو ڕێکخراوەی ئێمە کە ئیشی کردیە لەو فترەی ڕابردوو لەو ماوەی ڕابردوو ئیشمان لەسەر ئەدای خولی سێم کردووە وەکو برادران ئاماژیان پێدا گۆڕانکاریەک هەبووە لە ئەدا و ئیشی پەرلەمان بەڵام بەنسبەت خولی دووەم من خۆم وەکو چاودێرێک یاخود لە چوارچەوەی پرۆژەیەک ئیشم دەکرد لە ڕێکخراوێکی تر کە ئەو کاتە ڕێکخراوی ئاسک دەناسرا ئیشمان لەگەڵ پەرلەمان و ئەدای پەرلەمان دەکرد بە شێوەیەکی گشتی جیاوازیەکی زۆر هەیە لەوەی کە ئێستا پەرلەمان ڕۆلی تێدا دەجێڕی و لەوەی ئەو کاتیش وەکو ئەگەر قسەی برادران دووبارە نەکەمەوە زۆرێک لە سستی سیاسی هەبوو بەوەی کە زۆرینەی لیست و قەوائمی دەسەڵات باڵادەست بوون لە پەرلەمان ئەتون نەدەدیت حراکەی سیاسی هەبی لە ناو پەرلەمان و جوولەیەک هەبی و نوێنەرایەتیی ڕاستەقینەی خەڵکی تێدا بکرێتن ئەو مەسلەیە خۆشبەختانە کەواتە توانین بڕین لە خولی دووەمە پەرلەمانی کوردستان نەیتوانیوە کێشەکانی خەڵکی چارەسەر بکە یاخود بیگەێنێتە ناو پەرلەمان و دەنگی خەڵکی بگەێنێت بەهۆی ئەو تەجانوسی کە هەبوو لە نێوان هەموو لایەنە سیاسیەکانە کە شێوە ئێتیلافیەک بوو ینی لە ناو پەرلەمانە ئەمە وای کرده بوو کە زیاتر ینی ئەوەی کە مەبەستی حزبی لە دواوەی و یاسانە بەڕێ بکرێت زیاتر ئەولەویەت لە بۆ بەرژەوەندی حزبی و بەرژەوەندی هێزە سیاسیەکان بوو لەو خولەدا تۆ ناتوانانی ئاماژەیەکی ڕوون و وازەح بدەی بڵێ خەڵک ڕزامەندێکی زۆر یا ڕای گشتی بە شێوەیەکی گشتی ڕای ئەوە بۆ کەوان پەرلەمان نوێنەرایەتی ڕاستەقینەی دەکات ئەویش بارودۆخی ئەو کات ڕۆڵی دەبینی لەوانەیە ئیرادە هەبووبی نایزانم بەڵام واقعەکەی ئەو کات ئاوا بوو و خۆی واشە وەکو پەرلەمان شوێنەکە بۆ گەمەی سیاسی گەرم و گورتربی شەڕ لەسەر ئەوە دەبیت تا چەند
چه هێزێک دەتوانانی تەمسیلی زۆرترین بەرژەوەندی خەڵک بکەن. دەستخۆش کاک جەمال یەکێک لە کارە سەرەکیەکانی پەرلەمان یاسادانانە. باسی ئێوەتان کرد کە یاسای گرنگی داناوە پەرلەمان، بەڵام لە راپۆرتەکەشا بینیمان و زۆر جاریش گوێبیستی ئەم گلەیە و ڕخنەیە دەبین لە چاودێران کە ئەم یاسانە دەرەکرێت بەڵام جێبەجێکردنەکەی جێبەجێ ناکرێت. ینی زۆر یاسا هەیە کە پەیوەستە بە ژیانی خەڵکیەوە یاخود بە چارەسەرکردنی کێشەکانەوە. بۆ نمونەیەمە گەرباسی یاساکانی دوای حەفدەی شوبات بکەین کە هەندێک یاسا پەرلەمان دەری کرد بەڵام دوایی جێبەجێ نەکرات. ئێوە بە دووادار چۆن ناکەن بۆ جێبەجێکردنی یاساکان یاخود لایەنی جێبەجی کار خۆی گرنگی پێنادا بۆ یاسایە؟ والله من ئەو قۆنەغە تەنها نابێ ینی سەیری ئەو بابەتە بکەم لە دوای هەفتەی شوباتە من نازانم وەک چی ئاسایەکە گەر بتوانی لۆ من میسال بین ژمارە یەکیش یعنی بڕیاری ژمارە یەک و ئەو بڕیارانەی کە دەرچوو چه بڕیار بڕیاری ژمارەیەک و بڕیاری ژمارە دوو بڕیاری ژمارە یەک و ژمارەی دوو. ئەگەر ئێستا باسی ئەوەش نەکەین باسی تەنها یاساکان بکەین زۆربەی یاساکان ینی باسەکرێت کە جێبەجێ ناکرێت. ناڵێم جێبەجێ ناکرێت 100% جێبەجێ ناکرێتن ئەوە شتێکە ینی تەقییمێکە وا بزانم یعنی عادلانە نابێت بڵێن ینی احتیمالە هەندێک جێبەجێ دەکرێت هەندێکش جێبەجێ دەکرێت بەڵام نە بە شێوەیەکی تەواو و هەندێکیش احتیمالە توانای جێبەجێکردنیش نییە ئاخر نابێت و زۆر جار یاسا ئێمە دەردەکەن احتیمالە ئەو کاتە یاسا هەیە پەیوەستی بە ئیستیشارە لەگەڵ حکومەت هەیە دەبێت ئێمە ڕای حکومەت وەربگرن بۆ جێبەجێکردنی یاساکان و تێپەڕاندنیان لە ناو بەرلەمان. زۆر جار هەیە ئێمە بەرلەمان دەکەوێتە ژێر زەختی جەماوەر ینی وەک ئەوە دەکەوێتە ژێر زەختی جەماوەر زۆر جار هەیە دەکەوێتە ژێر زوغڵەتاتی احتیمالە دەوروبەری ناچارە بێ هەندێک یاسا دەرەکەت احتیمالە با بڵێن ئەگەل لە ڕووی یاساییەوە لە ڕووی منطقیەوە لە ڕووی لۆجیک و ینی با بڵێن عەقلانیەوە پێویست ناکەتن یاسا دەربێت بێ ئەم یاسایا دەربشێت بەڵام ئێمە چیەکەن مەبدەئەکە ئەگەر بووی ئیرضاکردن یان تەڕضیەکردن و وەک عەرەب دەڵێن ریضە الناسی ئەو ریضە الناسی غایەة لا تونال ئەگەر مەبەستەکەت هەر ئەوە بێ بەڕازیکردن بتن احتیمالە ڕازیکردنی خەڵک هەموو پێت ناکرێتن چونکە ئەگەر غایەکەت بوو ئەوە ئەتوو بەس خەڵکێک رازی بکەیت. دوو نمونی یاسا دەیەمێ کە ینی لە دادگاکانی هەرێمی کوردستانە ینی بەڕوون و ئاشکرایی وەکو خۆی جێبەجێ ناکرێت. یاسای ڕۆژنامەنووسی یاسایەکە کە هەندێک پشتیکات کە لە بەرژەوەندی ڕۆژنامەنووسانە بەڵام کە کاتێکە بینین ڕۆژنامەنووسێک دەستگیرەگرێت لێ دەدرێت ئەم یاسایە لە دادگاکانی هەرێمی کوردستانە جێبەجێ ناکرێوەکە خۆی ئەو یاسایەکی ترکە لەم خولەدا دەرچوو مەسلەی بەرەنگاربوونەوەی تند و تیژی خێزانی ئەمەش کە هەتا ئێستا بە شێوەیەکی ئاشکرا یعنی جێبەجێ ناکرێت. وابزانم شتەکە جێبەجێ ناکرێتن ینی بە شێوەیەکی گشتی بڕوام نیە بە شێوەیەکی گشتی احتیمالە لەگەڵ تا بم ینی بە شێوەیەکی نزبی بڵێ ینی احتیمالە کار پێ ناکرێتن یانیش کارپێکردنی تەواو نیە 100% بەڵام ئەو کاتە ئەگەر یاسای ڕۆژنامەگیریش جێبەجێ نەکرێتی یان هەندێک کەس هەنە تعدالی بکەنی ئەگەر وا بتێ من نازانم چەند درستە چەند نا ئەو کاتە بەپێی یاسای تر ڕۆژنامەنووس بووت هەر وڵاتیەک بێت هەر هاوڵاتیەک دەتوانێت سکالا بۆ محکەمە ببتن و بەپێی یاسای عقوبات و قانونی مەدەنی و ئەوانە ئەگەر ئەمەش جێبەجێکرێت ئەوانەی تر هەنە داوا بکەن و ئێستا لە مەحاکم کار پێەکەن. کەواتە جەنابەت ڕازیت لە مەسلەی جێبەجێکردنی یاساکانی پەرلەمان لەلایەن ینی لایەنی جێبەجێکارەوە ئەخری من پێت دەڵێن مەسلەی ڕازیبوونە نەڕازیبوون ئەو شتێکە ینی دائیمەن سەیری شت بکە نەبەل کل ینی بە هەموو شتێک بە تەواوی سیر نەکە ینی احتیمالە لە هەندێک لایەن درێغی هەیە لە هەندێک لایەن تەقسیری هەیە بە شێوەی گشتی دەتوانی بڵێ ینی ئەوەی بکرێتن جێبەجێ کراوە. باش دەستخۆش کاک سەرهەنگ کاک جەمال باس لەوە کە ینی بە کول سەیری شتەکان نەکەین هەمووی لە پاکێجەکە سەیری نەکەین جیاجیان بکەینەوە یاساکانی کە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە دەرچێت تا چەند توانای جێبەجێبوونیان هەیە لەلایەن ینی لایەنی جێبەجێکارەوە حکوومەت و دەستگاکانی باوەڕکە وەکو یەک سەیریکەین و لە جزئیاتی سەیریکردن هەر یەک شتە چونکە
ئێمە چەندین نمونەمان هەیە لەسەر جێبەجێنەکردنی یاساکان وە زۆر بەوازحی ینی پەرلەمان دوو وەزیفەی هەیە لە دنیای وەزیفەیەکیان تەشریعی دەرکردنی یاسایە دەرکردنی بڕیارە وەزیفەیەکی دیشیان چاودێریکردنە چاودێریکردنیش بە دوو ئاراسە بێ بە ئاراستەیەکیان بۆ جێبەجێکردنی ئەو قانونانی کە خۆی دەری کردو لەگەڵ ئەو بڕیارانی کە خۆی دەری کردووە بە ئاراستەیەکی تریشان بۆ چاودێریکردنی ئەدای حکوومەتە ینی ئێمە ئەگەر سێری کاروبارەکانی پەرلەمانی کوردستان بکەین هەتا ئەم دقەی کە ئێمە قسەی تیاکەن ئەوەندە پەرلەمانی کوردستان سەرقاڵی تەشریع بووە ئەوەندە سەرقاڵی بە نیو ئەوەندە بە ڕبعێکی ئەوەندە سەرقاڵی چاودێریکردن نەبووەوە مەسلەی چاودێریکردن کە ئەرکێکی زۆر زۆر گرنگی پەرلەمانە لەو دوو ئەرکی کە هەیەی تەشریع و چاودێریکردن ینی وەلاوەنراوە پراوێز خراوە خۆی مشکلەکە ئەمە ینی ممکن نیە لە وڵاتێکە ئەم هەموو ئەزمەی تیاابێ هەتا ئێستا مثلا وەزیرێک محاسبە نەکران وەزیرێک دەستی پێ لەکار نەکێشرا بێت ینی چۆن عقل چۆن منطق ینی ئەمە قبولەکات ینی ئەم وڵاتە هەمومان متفقین لەسەروی دنیای کێشە هەیە بەڵێ ڕاستە دنیای کێشەیە ئێخۆ بێ بەرپرسیارەتی هەبێ تا ئێستا پەرلەمانی کوردستان نەیتوانیوە ئەو بەرپرسیارەتە بخاتە سەر ئەستۆی لایانی جێبەجێکار بۆ محاسبەی بکە مەسەلەی دەرکردنی یاساکانیش ئێمە تۆ ئیشارەت بە هەندێک نمونەدا بەڵام مثلا هەر باسی بڕیاری ژمارە دوو بکەین ئەوەی زۆر مۆزوعێکە و بەگەرم گوڕی قسە لەسەرەکرێت طبعا بڕیاری ژمارە دوو ئەگەر من زاکرم فێڵم لێ نەکات بە زۆرینەی دەنگ لە پەرلەمانی کوردستان دەرچووکاتی خۆی نەک هەندێکڵێن بە کۆ بە کۆی دەنگ نەبوو نەخێر بە زۆرینەی دەنگ بوو لە کۆی 100 پەرلەمانتار 96 پەرلەمانتار دەنگی بۆ دامن ئەم کاک جەمالش دەنگیان بۆدا چونکە ئەوانەی کە دەنگیان بۆ نەداوە من نەزانم بچێن هەند یەک دوو برادری ئێمەی تایە لەگەڵ یەک دوو برادری لای کاک جەماڵیش تایە ئەوە دەنگیان بۆ نەداوە قەنەعەتی خۆیانە تا ئێستا ئەم بڕیارە دەرنەچووە یعنی شتیوانیە لە دنیا پەرلەمانی کوردستان قەرار لەسەر بڕیارێک بایان یاسایەک دەربکات دوای ئەو بڵاو نەکرێتەوە ون بکرێ ئێستا یەکێک لە مشکلە گەورەکانی پەرلەمانی کوردستان ئەم هەیە ینی فەزیحەیەکی زۆر زۆر گەورەیە بۆ پەرلەمان بڕیارێک دەربکات و دوای ون بکرێ کاک جەمان ئیشارەتی بە شتێکدا ینی زۆر زۆر خەتەرە بە قەنەعەتی من ئێوە باسی لەوە بکەی باسی لەوە کرد هەندێک یاسا هەیە لە فترەیەکی زەمانیە لە ژێر گوشاری جەماوەرە دەرەچێت ئێمە نوێنەری جەماوەرین بەڕاستی ئێمە نوێنەری میلەتین میلەتچیمان پێڵێ ئێمە بێ بە پێی بەرژەوەندەکانی میلەت هەڵسو کەوتکەین بە پێی بەرژەوەندەکانی میلەت یاسا دەربکەین خۆ ئێمە یاسامان بۆ کێیە بەڕاستی یاسامان بۆ میلەتە ینی ئەگەر یاسا بۆ تەرەفێکی ترە ئەمە ینی بابزانین ینی مەبەستم وەیە بە کورتی بڵێم کە پەرلەمان لەو دوو مەهامە ڕئیسی خۆی بە تەنها مەهامی تەشریعی ینی ناتوانین پێی بڵین پەرلەمان ینی ئەوەندەی کە وەکو مەجلیسێکی تەشریعی بەس بۆ دەرکردنی یاسا تا ئێستا ڕۆلی بینیوە بەداخەوە بە ڕۆلی ڕاستەقینی خۆی هەڵسا کاک ئاەت ینی ئێوە لە چاودێریکردنی پەرلەمانتە لەم خولەدا ئەگەر باس لە مەسلەی یاسادانان بکەین چکە لە دواتر باس ینی بە تەفسیلی باسی مەسلەی چاودێریکردنەکەین لە مەسلەی یاسادانانە تا چەند سەرکەوتوو بۆ پەرلەمان لە ئەرکەکەی خۆی لە یاسادانان دواتر تا چەند توانیوێتی ئەم یاسایانەوە بکات کە جێبەجێ بکرێت ینی بە کاکسەر هەنگ ئاماژەی بە کۆمەڵەشتدا کە یاساکان جێبەجێ ناکرێت کە بڕیار ون بووە لە پەرلەمان ینی ئەمانە هۆکارەکەی چییە بەڕای ئێوە وڵی مەسەری سەرکەوتوی وینا سەرکەوتوی لەوانەیە من لەو مووقعانە من لەو شوێنە نەبم کە بڕیار لەسەر ئەو مەسەرەیە بدەم ئایا سەرکەوتوو بووە یان نە بەڵام لەو خولەدا پەرلەمان توانێتی ئەو حەسەب بەپێی ئەو لێکۆڵینانەوەی ئێمە کە کردومانە لە چوارچێوەی پرۆژەکەمان بەڕێز کاک جەمال گوتی 56 بڕیار ئێمە لە برادرانی ترجەمانی بۆ نێزی قانون 6 برێن یاسا دەرکراوە و نزیکی هەفتە بڕیار ئەگەر غەڵەت نەبم ئەو بەپێی و معلوماتێکا من وەرگرتیا ئەوە ڕقەمە يعني و لە وبسایتەکەش بڵاو کرێتەوە طبعا ئەو یاسایەکە ئێمە لە تقریر خۆشمان ئیدرازمان کردی ینی و قوانین و قراراتانە دەرکرایە بەڵام لە نهایەت گوتم ڕقەمە ینی و لە هێشتا 92 پرۆژە یاسا مایە و تقریبا سێ سالمان لە تەمەنی پەرلەماندامە ئەو ئێمە ژمارە 92 بوو ئەو لەوانە شەشی دیکە من نەمدیدی ئەگە هاوسەنجێک بکەیت دەبینی زۆربەی هەر زۆری پرۆژە یاساکان ماون ماوەی زۆر کەمش لە پێش پەرلەمان مایە وازانم انتخاباتیش دەکرێت کە غەڵەت نەبووم بۆیە تەمەنی پەرلەمان زۆر کورتە بۆ ئەو پرۆژە یاسایانە نازانم لە ڕووقانونیە و لە ئوسول و ئەتیکێتی پەرلەمان و ئایا ئەو پرۆژە یاسایان دەکرێت نەقل بکرێتە خولی داهات و ئەوانە من معلوماتم لەسەر نییە بەڵام ئەگەر وەکو چاودێرێک یا وەکو کەسێک کە بێوێ بڵین تەرکیز بکاتە سەر ئیشی پەرلەمان کۆمەڵێک یاسا دەرکرایە بەشێکی زۆریان پەیوەندی بە بەرژەوەندی خەڵکەوە هەیە
ئەو ئینکاری لێ ناکرێ سوقلی خۆی هەیە ئەو یاسایانە بەڵام دیوەکەی تری ئەو پرۆسەیە جێبەجێکردنەکەیە ئیشکالێتەکە لێرە دەست پێ دەکات مەسەلەی جێبەجێکردنەکەش جنابەت گوت دواتر بە تەفسیلی دەچینە ناوی نازانم ئێستا بۆم هەیە باسی بکەم یاخود بەڵ ئەگەر بە کورتی هێستا هەندێکی باس ئیشکالێت هەیە لە جێبەجێکردن لەلایەن حکوومەتەوە طبعا ئەو هەر بڕیارێک یا هەر یاسایەک لە پەرلەمان دەردەچێت دەبی زیاتی تەنفیز دەسەڵاتی جێبەجێکردن جێبەجێ بکە کە حکوومەتە ئیشکالێت هەیە لەبەر چەند هۆیەک یەکەم شتیان ئەوەی ئەمن پێی گەیشتم بە پێی ئەوەی کە بە ڕێزان ئەندام پەرلەمان لێم وەرگرتن ئەو بڵێن ڕێی من نییە ئەو بڵێن مەسلەی کە لیستی زۆرینە لە پەرلەمان هی لیستی دەسەڵاتە تەقسیرێک هەیە لە بەدواداسوم لە جێبەجێکردنی پرسیار لۆی حکوومەت بێمنەترە لە جێبەجێکردنی یاسایەکان ئەوە یەک لە ئیشکالیاتەکانە ینی مەسلەیەکی تر نەبوونی محکمەیەکی دەستوریە کە مەفروزە ئەو نیزاعاتە کە دروست دەبی لە نێوان پەرلەمان و لە نێوان لایەنی دەسەڵاتی جێبەجێکار کە دەبێت یاسا جێبەجێکە ئەگەر نەیکرد بکرێ هێشتا ئەو پرسیارە وەڵام نەدرایتەوە ئایا ئەو یەک لە پرسیارەکانی منە ینی وەکو ڕێکخرا وەکو شخصیش ئەگەر نەکرا ئیزرای پەرلەمان چی دەکا ئەوە ئایا هەر یاسا دەردەکا و ڕێسی دەکا لە پاڵ یەکتری یاخود ئیزرایەک هەیە مەفروزە بکرێ کە ئەوە بەڕاستی پرسیارێکی زۆر گرنگە مەفروزە جیهەتی تەنفیزی یا ئەو لایەنانەی کە پەیوەنددارن لە دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی یاسادانانە و دەسەڵاتی دادوەریشە طبعاً دەبێ وەڵامی بدەنەوە یاخود ئیشی لەسەرەکە و مەسەلەیەکی تریش هەیە بێهێزی و لاوازی دەسەڵاتی دادوەری ئەوەش هەر کێشەیەکترە لە بڵێن بۆ گەڕخستنی توانایەک لە بۆ جێبەجێکردنی ئەو یاسای دەست خۆش زۆر سوپاس دەچینە ناوبڕێک و دەگەڕینەوە ئازیزان ناوبڕێک و دەگەڕینەوە لاتان